بلێ تەماشەوانن هیژا ڕاگرتنا هەفکاریین دەستگەهێن ناودەولەتیش بۆ ئاوارەیان و ڕۆڵا دەستگەها خێرخوازیە بەرزانیش بۆ دابینکردنا هەفکاریان بەرپرسی ڕاگەاندنا دەستگەها خێرخوازیە بەرزانی سۆران خەلەف میێوانی منە لە کوردستان 24 بخێراتی کەکەی سۆران زۆر سوپاس. کەک سۆران دەستپێکی دەخوازم بزانم بۆچە ji بۆ چی ئەف دەستگەهێن ناودەولەتی ئالیکاریین بۆ ئاوارەیان کۆچبەران پەنابەران قوت دکرد زۆر سوپاس بۆ ئێوە ماوەیەکی باشە فشارێکی ئەعلامی و بابەتی ئەعلامی دروست بووە لە ئەم بابەتە بابەتێکی فرە ڕەهەندە لێکەوتەکانی زۆر لێکەوتەی زۆری هەیە بەڕاستی لە خزمەتی ئاوارە و پەنابەران و کۆمەڵگەی عێراقی و کۆمەڵگەی کوردیە. ئەم بابەتە ئەوە لە خۆ دەگرێت کە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان لە ئیدارەدانی کەمپەکان و لە پێشکەشکردنی هاوکاریەکان بە پێی پرەنسیپی کارکردنی خۆیان لەو یاسایانەی کە بۆیان داڕێژراوە و ئەو کۆمەکانی کە لە نێوان وڵاتان و لە نێوان خۆیانە کە کۆمەڵێک وڵاتن کە هاوکاری دارایی پێشکەشی وێن ئەەکەن بابەتێکیان داڕشتووە کە بۆ خزمەتکردنی ئاوارە و پەنابەرەکان تا حەد و مەکان و شوێنی خۆی دیاریکراو بێت. بەڵام بابەتێک هەیە کە لە کوردستان زۆر گرنگە ئەویش ئەوەیە یەک لەو لێککەوتانەی کە هەیە لێککەوتەی سیاسیە لێککەوتەی کۆمەڵایەتیە لێککەوتەی ئابووریە ئەمانە ئەو بابەتانن کە ئاوارەکان ناتوانن لەو مەجالە یان لەو کاتێک کە کاتێکی یاسایی کە لە ساڵێک تا 5 ساڵ تا 6 ساڵ بۆ خزمەتکردنی ئاوارە و پەنابەران دیاری کراوە بگەڕێنەوە جێگە و حاڵ و شوێنی خۆیان چونکە ئەم بابەتە بابەتێکی زۆر گرنگە دەبینی ئاوارەکان یان پەنابەرەکان لە ڕۆژئاوای کوردستان هاتوونەتە سەر هاتوون بۆ باشووری کوردستان بەشێکن لەم نەتەوە بەشێکن لەم خاکە بەشێکن لە مرۆڤایەتی بۆیە دوجار گرنگە UN و ئەو منەزەماتانەی کە ڕێکخراوە نێودەوڵەتەکان و ئەو وڵاتانەشی کە هاوکاری UNەکەن مرۆڤایەتی لە پێش کارە لە سیاسیەکانی و یان بڕیارە سیاسی و کۆمەڵایەتەکان بێت کە دەیدەن. ئەمە یەکێک لەو هۆکارانەیە کە بە بیانۆی ئەوەی کە پێشکەشکردنی هاوکاری مادی بۆ ئەو سەکتەرە کە سەکتەری بەڕێوەبردنی کەمپەکانە لە کوردستان و لە عێراق کەم بووەتەوە و چارەسەرێکیشیان دانەڕشتووە و لە نیوەی ڕێگە برسیکردن یان بەجێهێشتنی ئاوارە و پەنابەران بەکراوەی جێڵن ئەمە بابەتێکە کە لێکەوتەی زۆری ئەبێت دوا بەدوایی داخستنی ئەو کەمپانە. زۆرانەها ئەرمانجین دەستگەهێن ناودەولەتی تایبەتی UN یونیسف ینی کومساریا پەنابەران ئانەتەوێن یەکگرتی هەردەم ئەو بوویەکوم ئالیکاریا کۆچبەران بکن ئالیکاریا پەنابەران بکن نها ئەوان پرۆژەیەک ڕاستیە ئەو پرۆژە 3 ساڵن 5 ساڵن بەس پاشی ئەو 5 ساڵەژێ هەر ئەو ئەوارە مانە ئەو کۆچبەرمانە ئەو پەنابەرمانە یعنی ئەو دەستگەهێن ناودەولەتی ئەو دەیوان پەنابەران برسی بهێنن خۆی لە ڕووی مرۆڤایەتیەوە بڕوانی تەبابەتەکان وەکو جەنابت و وەکو ئێمە وەکو هەموو ئەوانە ڕووی لەکەن کە مەزلومیەتیان بینیوە ئێمەی وەکو کورد وەکو عێراقی خاڵەکانی مەزلومیەتمان زۆرتر بینیوە بە تایبەتی هیچ تاکێک نییە لەم وڵاتە ئاوارەی و پەنابەری شیان لە بن خێمە جا لە تورکیا بێ یان لە ئێران یان لە عێراق بینیومانە بیرکردنەوەی ئێمە و ڕوانینی ئێمە جیاوازترە لەوەی تاکێک لە ئەوروپا یان لە ئەمریکا سەدەیەک و 2 سەدەیە هیچ شتێکی نەبینیوە تاکێک بەرهەم هاتووە تەنها ئەبەخشێ بەڵام لە پێناویی ئەبەخشێت سۆز و عاتیفەیەکی بۆ دروست بووە. جێهێشتنی ئەم ئاوارە و پەنابەرانە بەکراوەیی ژیانی مناڵ ژیانی پەروەردە خوێندنی باڵا ڕۆشنبیری ئاوەڕۆ هەموو ئەمانە ئەکەوێتە خەتەریاتێکەوە کەوێتە ژێر پرسیارەوە بۆیە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان کار لەسەر ئەوە ئەکەن لەو ماوەیەی کە هەیەە چۆن بتوانن ئەوەی پێیان دراوە بیبەخشن بەڵام لێرە پرسیار دروست ئەبێت. یەکێک لەو کارانەی کە UN یان ڕێکخراوە نێودەوڵەتەکان کاری لەسەرەکان دەکەوێتە سەر دەرهاویشتەی ئەو لێدوانانەی حکومەتی عێراق ئەیدات. ئێمە ئەبینین لە ماوەکانی ڕابردوو حکومەتی عێراق باس لەوە ئەکات داهاتی عێراق لە ماوەی 50 ساڵی ڕابردوو هیچ کاتێک وەکو ئەم ساڵ ڕێژەکەی بەرز نەبووە بەڵام ئەمە ڕاستە بۆ بانگەشەی هەڵبژاردن بێ بۆ تەشکیلکردنی حکوومەت بێ بۆ خۆراکی سیاسی بێت بۆ پیاهەڵدان بێت بە سوڵتەیەەکە بەڵام ئێمە ئەبینی ژیان و گوزەرانی تاکی عێراقی خراپە نەوەکو وەستانی هاوکاریەکان بۆ کەمپەکان لەلایەکی دیکە وەستانی بڕیاری سیاسی جا کۆمەڵایەتیە سیاسیە بۆ هاوکاریکردنی ئاوارەکانی عێراق نەک پەنابەران
ئێمە لێرە دووپاتی ئەەکەینەوە حکومەتی عراقی مقصرە لە هاوکاریکردنی پەنابەران بەڵام ڕێکخراوە هەژمارێکی زێدەن ئەش خەڵکی عراقی ئێگو هاتنە کوردستانی هەنە هیچمارێک زێدە ji pêk hateyan taybetî jî xristiyanî got hatine Kurdistanê hene her hikûmeta Herêma Kurdistanê alîkariya wan dike dezgeha xêrxwaziya berzanî alîkariya wan dike erka hikûmeta Iraqê di alîkarîkirina van penaberan yan jî koçberan de çi ye وەکو ئاماژەم پێدات کوردستان بۆ بە مۆڵگەیەکی ئەمان مۆڵگەیەکی پێکەوە ژیان چونکە ئێمە لە وڵاتێکین وڵاتی پێکەوە ژیانە زادەی خۆراکی ئێمە تاکی ئێمە لە ناو وڵاتێکی پێکەوە ژیانە لەدایک بووە بۆیە دەبینی مەسیحیەک و ئێزیدیەک و مسلمانێک کوردێک و تورکمانێک و عەرەبێک پێکەوە بێ هیچ کێشەیەک لەم وڵاتە ژێن بۆیە هەموو ئەو ئاوارانەی کە لە ڕووی سیاسی و کۆمەڵایەتی یان بەهۆی کردارەکان و لێکەوتەکانی شەڕەوە تووشیان ئەبێت ڕووناکەنە شارێکی دیکەی عراق ڕووەکەنە هەرێمی کوردستان بۆیە ئەبینی ئێستا لە هەرێمی کوردستان 35 کەمپ لە هەرێمی کوردستان وجودی هەیە جگە لە کەمپەکان لە دەرەوەی کەمپەکانیش ئاوارە هەیە واتە 930,000 ئاوارە لە کوردستانە وجودی هەیە لەم 930,000 کە نزیکەی ملیۆنێک ئاوارەیە حکومەتی عراقی مقصرە لە پێشکەشکردنی خەدەمات کە خەدەماتی خۆیانە تاکیدم کردوێتەوە چەند جا لە چاو پێکەوتنەکان لە راپۆرتەکانی دەستگای خێرخوازی بارزانانی کە ئاراستەی UN-مان کردووە ئاراستەی منەظەماتی دەولیمان کردووە لەگەڵ حکومەتی عراقی و لەگەڵ حکومەتی هەرێمی کوردستانیش زۆر جار لە شار و لە قەزایەکی هەرێمی کوردستان ڕێژەی ئاوارە و پەنابەر زیاتر لە دانیشتوانی خۆجێی ئەمە لە ڕووی تەندروستی لە ڕووی پەروەردە لە ڕووی هاوکاری لە ڕووی ئیقتصاد کاریگەری دروست ئەکات لەسەر ئەو کۆمەڵگەیە بۆیە حکومەتی عراقی دەبێ بچێتە ژێر باری بەرپرسیارانەی خۆی بەرامبەر بە هاوڵاتی وڵاتەکەی خۆی ئەمە لەلایەکی دیکە و فشار دروست بکات لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان بۆ هاوکاریکردنی پەنابەران چونکە پەنابەران ئەولەوێتی خزمەتکردن بۆ پەنابەران UN-ە و ئەو وڵاتانەی کە کۆمەک و هاوکاری UN و ئەکەن ئەندامن لە نەتەوە یەکگرتوەکان زۆربەی زۆری وڵاتەکان سەفارەتیان هەیە لە عێراقا و قونسڵخانەیان هەیە لە هەرێمی کوردستان ئەوان لە ئێمە باشتر ئەزانن بە پێ راپۆرتەکانیان کە چۆن خزمەت ئەکرێن و کێش خزمەتیان ئەکا و بۆیە ئێمە وەکو ڕێکخراو وەکو دەستگای خێرخوازی بارزانی جەستەی خۆمانی ئەزانین بە جەستەی خۆمان و بەشێک لە جەستەی خۆمانی ئەزانین کە 146,071 کەس پەنابەر لە ڕۆژئاوای کوردستان هاتوونەتە هەرێمی کوردستان لە هەر تاکێک لە ڕۆژئاوای کوردستان کە ئێستا نزیکن و دانیشتون و دانیشتوی کەمپەکان و دەرەوەی کەمپەکانن لە کوردستان لێ بپرسی ناگەڕێتەوە چونکە لێکەوتەی سیاسی هەیە لێکەوتەی شەڕ و ئاژاوە هەیە بە پێچەوانەوە پێشبینیەکانی ئێمە و راپۆرتەکان وا دەری ئەخەن و چاوەڕوان ئەکرێت لێشاوێکی دیکەی ئاوارە ڕوو لە هەرێمی کوردستان بکات بە حکمی ئەو دەرهاویشتا سیاسی و کۆمەڵایەتی و شەڕ و ئاژاوی کە ڕووی لە ناوچەکە کردووە بۆیە ئەرکی حکومەتی هەرێمی کوردستان خزمەتێکی باشی ئاوارە و پەنابەرانی کردووە و لە دوا لەحزەکانیشە کار لەسەر ئەوە بکرێت بە تەنسیق لەگەڵ حکومەتی عراقی داوا بکرێت حکومەتی عراقی و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان بە کراوەی ئەم بابەتە جێنەهێڵن کێکی سۆران هەر دخوازم وێ چەرچەوەی دەپرسم نها لە کوشتە تا ئەف پرسکرێک چێ بووە لە هەولێری هەروەها بەری چەندین ڕۆژان لە کوردستان 24 ڕپۆرتاژامە لە سەروەیەکەیە بوو پرسکرێک لە کامپێن پەنابەرانی ڕۆژەوایی کوردستانی و دهۆکەی ژێگۆ دروست بووی هەیە و ڕێخستنی ناودەولەتی ئالیکاریین خۆ کێمکردنە یان ڕاوەستاندنە کارینین دەستگەها خێرخوازیە بەرزانی چینەگو بکاربە یعنی وان هەموو کامپان دەستی ئالیکاریە بگرینەوە ئەلبەت بەڕێوەبردننی ئاوارەکان و پەنابەران بابەتێکی قورسە هەموو کوردستانیان و عێراقیان و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و دنیاش ئەزانێت ڕۆڵی دەستگای خێرخوازی بارزانی ئەوەی پێی بکرێت لە خزمەت ئەبێت و ڕۆڵی بەڕێوەبردنە و ئەو پرۆژانەی کە پێشکەش ئەکرێت و کۆمەک بەخشان و هاوکاری خوازان و خواپێداوان لەلایەک و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و UN-ەکانیش لەلایەک چی هاوکاریەک ئەبەخشن لەگەڵ هەموو ئەو ڕێکخراوانەی کە لە ڕێگەی پەیوەندەکانی دەستگای خێرخوازی بارزانی ئەو عیلاقاتە گەورەی کە هەیەی لەگەڵ ڕێکخراوەکان کۆمەک ئەیەنێت لە دەرەوە بۆ خزمەتکردنی ئەوان بەڵام بە سەحەبکردنی ئەو ڕێکخراوە نێودەوڵەتیانە بە تایبەتی ئەو پرسەی کە لە دهۆک دروست بووە و لە هەولێریش دروستە بێت و دوجار لە سەرجەم کەمپەکان دروستە بێت چونکە بیرمان نەچێت انسیحابکردن یان دەست لە کارکێشانەوە یان دەست لە کار هەڵگرتنی ڕێکخراوێکی وەکو یونسێف لە بواری ئاو ئاوەڕۆ هەر ئەوە نییە بواری پەروەردەشە
WFP لە بواری خۆراکە UNHCR لە بەڕێوەبردنە ئەم بابەتانە بابەتێکی فرە بابەت هەڵ ئەگرێت فرە قسەکردن لەسەری هەڵ ئەگرێت بۆیە پێویستە لەژێر فشاری نێودەوڵەتی و فشارە عێراقی و کوردستانیەکان و دەستگای خێرخوازی بارزانی پێشنیاری زۆری داوە لەو بوارە چونکە پێویستی بە کۆڕبەندێکی ڕێخستن هەیە قسەکردن هەیەەوە ئەو خەڵکانەی کە لێدوان دەرن ئەو خەڵکانەی کە بەرپرسی یەکەمن لەو مەجالانە داڕشتەیەکی دیکە بۆ بەڕێوەبردننی ئەو بابەتە چکە ئەم بابەتە پەیوەندی سیاسی وەکو باسمان کرد شار دروستبوونی ڕێکخراوی تیرۆریستی ئابووری ناوچەکەی گرتووەتەوە کە ناوچەکەی گرتووەتەوە هەر تاکێک لەم پەنابەرانە یان ئاوارانە ناتوانن بە دەستێکی بەتاڵ و بە دوڕۆژێکی نادیارەوە بگەڕێنەوە بۆ وڵاتی خۆیان بگەڕێنەوە بۆ شارەکەی خۆیان و بۆ خانۆکەی خۆیان کە ڕووخاوە بابەتێکە کە پێویستەکە چارەسەر بکرێت و ئەم چارەسەریانە لە ئەرک و ئیمکانێتی دەستگای خێرخوازی بارزانیان نییە بەڵام دەستگای خێرخوازی بارزانی کەل عادەوەک و ڕێکخراوەکانی دیکە فشارێکی باشتر دروست بکرێ ڕۆڵێکی باشتر بگێڕین بۆ ئەوەی هیچ نەبێت ماوەیەک دیاری بکرێت لە پێشکەشکردنی ئەو بابەتانەی کە ڕێکخراوەکانی UN دەیانەوێت بکشێنەوە یان دەیانەوێت دەست لە کار هەڵبگرن ماوەیەک دیاری بکرێت لەو ماوە زەمەنیە کە دیاری ئەکرێت ڕۆڵەکان یان خاڵەکانی چارەسەرکردن بۆ ئاوارە و پەنابەران جێبەجێ بکرێت بیرمان نەچێت خاڵێک زۆر گرنگە ئەویش ئەوەیە هیچ تاکێک لە سیادەتی دەوڵەتی عێراقا ئەوانەی کە ئێستا سڵتەی عێراق بەڕێوە ئەبەن هەمومان باش ئەزانین و لێرەش و من و تۆ و هەموو تاکێکی وڵاتان ئەزانێت یاسای وەرگرتنی هاوڵاتی نامە لە کۆی دنیا لە وڵاتانی دنیا هەر کەسێکە ئەچێتە وڵاتێکەوە لەو ڕۆژەوەی هەتاوەکو چەند ساڵێکی بۆ دیارەکرێت لە پێدانی ئیقامە و جنسیە ئەبینین هاوڵاتی وڵاتێکی دیکە لە وڵاتێکی دیکا بێ بە پەرلەمانتار ئەبێ بە سەرۆکی وڵات ئەبێ بە وەزیر بەڵام یاساکان لە عێراقا جیاوازن بۆ چوارچێوەی عێراقدا ڕێژراوە بۆ خزمەتکردنی مرۆڤایەتیدا ڕێژراون یەک لەوانە ئیشارەی پێ بکەم جنسیە ئێمە کێشەمان هەیە لەوەتەی دەوڵەتی عێراق دروست بۆ ئێمە کێشەی مەسیحەکانمان هەیە قبتەکانمان هەیە لە عێراقا تا ئێستا جنسی وەرنەگرتووە نەبوو بە خاوەنی جێنشینی نشیننامەی ئەم وڵاتە بە هەمان شێوە ئەگەر ئێمە بتوانین جنسیە و تەسکەرە و هاوڵاتی نامە بدەین بە ئەو خەڵکانەی کە لە ناو کەمپەکانان ئەتوانن خۆیان لەگەڵ سروشت و ژیانی ئەم وڵاتە ڕێک بخەن و خزمەتی ئەم وڵاتە بکەن بە پێچەوانەوە لەبەر ئەوەی خزمەت بکرێن خزمەتی کەلتورەکەشمان بکەن سۆرانۆ هەم بە هەزارەیەن خەڵکی پەنابەرین ڕۆژاوای کوردستانی لمە تەماشا دەکەن ئەم چ بۆ وان بێژن یعنی چارەسەری چییە نوها وێ دەما پێشتە ئەم دکارن چ ژوارە بێژن بە دڵنیایەوە ئێمە وەکو بارزانیە فەرمێت شانازیە بۆ مرۆڤ خزمەتکاری میلەتی خۆی بێت ئەوان بەشێکن لە جەستەی ئێمە و چۆن ئەڕوانینە دهۆک و هەولێر و سلێمانی ئامۆدا و دێرک و کۆبانێش بۆ ئێمە بەشێکن بە دڵنیایەوە دەستگای خێرخوازی بارزانی بە تەنها جێیان نایەڵێت و ڕێگە چارەسەرەکان دۆزراونەتەوە دەدۆزرێنەوە و بە دڵنیاییەوە چۆن ئێمە دەستمان پێکرد بە هاوکاریکردن کەسمان لەگەڵ نەبوو دوایی ئێمە UN هاتۆتە خزمەتکردنی ئەو خەڵکانە و بە دڵنیاییشەوە هاوڵاتی کوردستان خۆبەخشانی کوردستان و دەوڵەمەندانی کوردستان و لە سەروی هەمویانەوە ڕۆڵی حکومەتی هەرێمی کوردستان لە ڕابردوو لە ئێستاشدا ڕۆڵێکی گەورەی بینیوە و ئێمە خەڵکی خۆمان لەبیر ناکەین ئێمە ئەویێنیش نەبێت خزمەتی خەڵکی خۆمانەکەین بەڵام پێویستە UN و دام و دەستگا حکومیەکانیش لەم مەجاالە لەگەڵ ئێمە شان بدەنە بەر ئەو خزمەتانەی کە خزمەتی مرۆڤایەتی ئەکات چونکە مرۆڤایەتی گەورەترە لە دیاریکردنی سنووری چوارچێوەی وڵاتێک سپاسیاتە دەکەم کەکەی سۆران خەلە بەرپرسێ ڕاگەاندنە دەستگا خێرخوازیە بەرزانی کوتی میوانی سپاس دەکەم سپاس بۆ ئێوەش